او 2 سال هرم کردستان پروژه بودجه چنینه او جبر و دهات و خرجین هرم کردستان ندیاره و نای تزانین هرم دوان 2 سالان دا چند دهات و چند خرجی هویه هر جند پروژه بودجه پلانه که مازن یا حکومت ابو چوانیا پاروکران دهات ولات لسر کرتن جی بی جی کار دا لویره که حکومت پلان ددانه جبو ساله که دارایی و چان و دهات پار و بکن لی او 2 سال حرم کردستان جوی پلان و برنامه بی پاره و پارلمانتار جی سبب که مازن دزانن جبو به هدردان دهات بتایبت دهات نفته حکومت بەبێ پرۆژه ئاسایی بودجە وەکو لاشەیەکی بێسەر وایە و زۆرترین گەندەڵی و بەهەدەردانی تیاکات تایە ئەنجومەنی وەزیران ڕاستەوخۆ بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ ڕای گەل کە پەرلەمانە بۆی کە و پرۆژه ئاسایی کە پەسەندی بکە بەداخەوە هیچ شەفافیەتێک بۆ هۆیەوە لە بودجە هەرێمی کوردستانە نییە. پسپورین آبوری پروژه یا بودجه و گرینگترین حوجهی ددن ناساندن جبو برچاوگرتنا حکومت لچوانیا خرج کردن دهاتن و نبونا وی سبب که مازن جبو پاش کتنا آبوری ولات و به هدردان و دیارنمانا پاره بنیرینا پسپوران صدمک جسدبن کوربونا کریزن دارایی هرم نبونا پلانک جبو چوانیا رزگاربون لوان کریزان دزانن و دشیان لپروژه بودجه دا برچاو بگرن. من دڵنیاتان ئەکەمەوە کە دواکەوتنی ئابووری هەبووە لە 100% ئابووریەکەمان دواکەوتووە بەڵام ئەگەری ئەوەیە کە هەدەردان هەبێت بۆ لەبەرەوەی ئێوەی بەڕێز نازانین ئێمە ڕقەمەکان چەنن بۆ ئەوی بزانین لە 100 چەند خەرج کراوە 100 چەند دراوە بە موچە چەند ماوەتەوە لە پارەکە چەند دراوە بە بەڵێندەران لە هەموو حاڵەتێک بێگومان ئەبێ پرۆژەمان هەبێت. بلی کریز و پسکریکان و ارزانبونا بهای نفتی و هبونا شر و جدستان هندک جا آخاخو لی حکومت آنواندیا عراقی همو ساله که ددم ما خودا پروژه بودجه تیتا پجراندن و کار لسر وی تیتا کرن لی بلی حکومت هرم او 2 ساله بی پروژه بودجه هرم بری ودبه و خویانا که دوان 2 سالان دا چند دراف جبغدای هاتیه و چند نفت فروتیه خینجی دهاتین خال گمرکان و نای تزانین چند اولکی داریه بحقیقت و شتێک یاساییە مەخصوصە هەبیتن بەس لە هەمان کاتیش باریدۆخی کوردستان خۆ دیارە کە نەتوانی هەتەچی دیارت هەبیتن بێگومان احتمالە زەحمەت بێت و توانی پرۆژە یاسایی تەقدیم کەی و دەنجیش لەسەر بدرێ و ئەو وەختی حکوومەتیش ملزم بکەیت پێی کە جێبەجێ بکە هەناوەی دەتوانی ئەوەیە کە لەوەی شەفافیەت بی لە ڕووی ئەوە بیتن بەیانی مالی تقدیمی پارلەمان کەی مسادقە بکرێتن. پسپورین جوار آبوری نبونا پروژه بودجه به صدمه که دنیا کریزا دارایی هرم ددن ناساندن اوجی ولی کریه دهات و خرجین حکومت 2 سال بهوری دا نیت ازانین